فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، وتاری ئەمڕۆمان بە پشتیوانی خوا ئامۆژگاری و نەسیحەتی ئەمڕۆمان بۆ چەند تاقمێکە، بۆ چەند کەسێکە، بۆ ئەو کەسانەی کە هەر نوێژ ناکەن، بۆ ئەو کەسانەی کە تەنها مانگی ڕەمەزان نوێژ دەکەن، بۆ ئەو کەسانەی کە 4 فەرز دەکەن، بۆ ئەو کەسانەی کە ڕۆژێ نوێژ دەکەن و 2 ڕۆژ نوێژ ناکەن. پێیان دەڵێن لماذا لا تصلي؟ باشە بۆ نوێژ ناکەی بە بەردەوامی، بۆ نوێژەکانت بە بەردەوامی ناکەی لە کاتێکە خوای گەورە لەسەر تۆی فەرز کردووە نوێژ بکەی. کاتێکیش کە نوێژ ناکەی یا کەمتەر خەمی لە نوێژەکان تا دەکەی، خوا ئەمڕۆ چەندێکتان نوێژی بەیانیتان هەر نەکردووە لە بن، دوێنێ پێرێ بەسر پێرێ، دەڵێی دڵم پاکە، نوێژ ناکەم و دڵم پاکە. دڵنیا بە دڵت پاک نییە، دڵت خائیسە، دڵت ژەنگاویە، دڵت گوناه ڕەشی کردووە، بۆیە خۆت بە دڵ پاک حساب نەکەی، دڵنیا بە ئەوە قسەی شەیتانە تۆی پێگومڕا کردووە. لە مانگێکە نوێژنەکەرێک 150 جار بێفەرمانی خوا دەکات، دەڵێ دڵم پاکە، ئەڵێ لە کەس ناترسم، بەس لە خوا ترسم، وەڵڵا لە خوا ناترسی. لە مانگێکە سی نوێژی بەیانی ناکە، ئەڵێ لە خوا ترسم، بەس لە خوا ناترسی، بەس شەرم لە خوا ناکەی. ئەگەر شەرمت لە خوا بکردای بەم جۆرە نەدەبووی. لە کەس ناترسم، بەس لە خوا ترسم، وەڵڵا دڵنیا بە لە خواش ناترسم، چونکە خوا فەرزی کردووە لەسەرت. ئەگەر لە خوا بترسایتایە خۆت بۆ محاسبەی ڕۆژی قیامەت حازرە کرد. ئەگەر بەڕاستی لە خوا بترسایتایە شەرمت لە خوا بکردایە خۆت حازرەکە، چونکە لە ڕۆژی قیامەتە یەکەم عیبادەتێکە محاسبەت دەکری لەسەری نوێژە. ئەگە تۆ لە خوا ترسی شەرمی لێەکەی بۆ نایسەلمێنی. دەڵێ خوای گەورەم خۆشەوێ نوێژنەکەرێک یا ئەو کەسێک کە نوێژەکانی بە جوانی ناکە لە خوشکەکانمان لە براکانمان، دەڵێ خوای گەورەم خۆشەوێ. چی بەڵگەیەکت پێ کە خوای گەورەت خۆشەوێ؟ تۆیەک لاشەی خۆت، جسمی خۆت قەدەغە دەکەی، سەری خۆت قەدەغە دەکەی لەوەی سەجدە بۆ خوا بەرێ. خۆشەویستی تۆ کوا بۆ خوا؟ لەکوێیە خۆشەویستی تۆ؟ ترسی تۆ بۆ خوا کوا؟ شەرمی تۆ بۆ خوا کوا؟ لاشت قەدەغە دەکەی لە عیبادەت و خواپەرستی. 1 سەعاتێ 2 سەعات وەرزشەکە، تەنگە نەفەسە بێ، هەنا سەبڕکەی تووشە بێ، زۆر دڵی خۆشە. بەڵام بۆ نیو سەعات تەراویح زەجێ لەناو مزگەوتەکە دروستەکە، ناتوانێت نوێژێکی ڕێک و پێک بکە، بەڵام بۆ وەرزشەکە دڵی خۆشە. ئەمە دڵت بەڵگەیە لەسەرەوەی کە خۆشەویستی ڕاستەقینەی خواتیان نییە. تخوا نوێژ گرانە، تخوا نوێژ ماندوو هیلاکت ئەکایە وەرزش، چونکە ئەمە بۆ لاشەیەت و شەیتان پێی خۆشە، دڵی مرتاحە پێی، هەرچی گیانی دەبێتە عارەق، هەنا سەبڕکەی تووشە بێ، ناتوانێت قسەیە بکە، دڵی خۆشە مرتاحە. 2 سەعات 3 سەعاتیش،
بەڵام ئامادەنی 1 سعات یەشە نوێژگا 1 سعات قورآن بخوێنێ. نازانم شەرم لەکوایە، شەرم لەخوا. خۆشەویستی بۆ خوا لەکوایە؟ من ناڵێم وەرزش مەکە، بەڵام بۆ وەرزشەکە دڵت خۆشە و مرتاحی بۆ عیبادەتەکە بەو شێوەیەنیت. خۆشەویستان، خوای گەورە دەفەرمێ وەئەقیمی الصەڵاتە لذیکری. ئەی موسا پێغەمبەر سەلامی خوا لەسەر بێ، خوای گەورە فەرمانی پێکرد، فەرمی نوێژ بکە بۆی منت لەبیر بێ. ئەی تۆ خوات لەبیر کردووە بە درێژایی ساڵ جگە لە مانگی ڕەمەزان هەر نوێژی بیانی هەر ناکەی، هەر کاتێکش عەقڵت نەیبڕی نوێژ هەر ناکەی. نە شەرم لەخوا دەکەی، نە لەخوا ترسی، نەخوات خۆشەوێ. بەڕاستی دەڵێ پێغەمبەری خوام خۆشەوێ صلی الله علیه وسلم ئەو کەسێک کە کەم تەرخەمی لە نوێژەکانی یاکە لە خوشکەکان و لە براکانمان. باشە کۆتا پێغەمبەری خوا چی بوو صلی الله علیه وسلم؟ کۆتا وەسیەتی چی بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ کۆتا وەسیەتی الصلاة. ئەی مسلمانان ئاگاتان لە نوێژەکانتان بێت، ئەمە کۆتا وەسیەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. تۆ نە بە قسەی خوا دەکەی، نە بە قسەی پێغەمبەری خوا دەکەی صلی الله علیه وسلم. ئەوەش بزانە سوێن بەخوا زانایان دەفەرمون فەوتاندنی نوێژ لە قەتڵ و لە زینا گەورەترە. وەڵڵای کاتێککە نوێژێک ناکەی دڵنیا بە تاوانی تۆ لە تاوانی ئەو کەسە گەورەترە کە لەو ڕۆژەدا زینای کردووە. یەک نوێژی فەرزت فەوتاندووە. بۆ سەفرەیەک تەبێ، سیاحەتێک تەبێ، مەوعیدێکت هەبێ بۆ دەرەوەی شار، یەکسەر ئامادەی پارشێ و هەڵەسی سەعات 2 شەو هەڵەسی، بەڵام بۆ عیبادەتەکە ناتوانێ. بۆی خۆشەویستان باش شەرم لەخوا بکەین، لەخوا بترسین. پیاوێک دەگێڕێتەوە، پیاوێکی مەشروب خۆر و عارەخۆر نوێژ نەکرد و لەخوا ئەڵێ ڕۆژێکیان چوون بۆ ماڵ ئافرەتێکی خزمی نزیکی خۆم، خزمێکی نزیکی خۆم بۆ ئافرەتێک چوون بۆ ماڵیان، تەماشاکە میوانی تریشیان هەیە. دانیشتین لە ماڵی خزمەکەم، خزمە نزیکەکەم، مناڵێکی ئەو ئافرەتە هاتە باوشمەوە. منیش لە باوشی خۆمدا دامنا، لەسەر ڕانم دامنا، میزی کرد بە گیانمدا. مناڵک بە ئافرەتەکەم وت وەرە مناڵەکەت بەرەو میزی کرد بە گیانمدا. ئافرەتەکەی خزمیشی وتی سپاس بۆ خوا، مادەم ئەلحەمدوللا میزی نەکرد بەبان جلەکانی فڵان کەسە، ئەو کەسەش دانیشت بوو لەو شوێنە، خزمی هەر خزمیان بۆ ئەویش. باشە سپاس بۆ خوا میزی کرد بە لاشەی تۆدا، نەیکرد بە لاشەی ئەو پیاوەدا فڵان کەس. ئەڵێ وتم باشە بۆ وا دەڵێی؟ وتی تۆ کەسێکی نوێژ نەکەری، نوێژ ناکەی، ئەگەر ئەو میزە بەرگیانشت بکەوێ زەرەر پێ ناگەێنێ، زیانت پێ ناگەێنێ، بەڵام ئەو نوێژەکە لەخوا ترسێ، ئەبێ بچێ جلەکانی بشۆری و خۆی ماندووکە. چونکە تۆ نوێژ نەکەری لاشەیشت پیس بێ، جلەکەیشت پیس بێ، هیچ زیانێکت پێ ناگەێنێ، هیچ کاریگەریکی خراپی بەسەرتەوە نابێ. ئەڵێ ئەوتی ئاوەوتی بەڵێ. ئەڵێ گەڕامەوە بۆ ماڵ، خۆم شۆرت، تەوبەم کرد، دەستم کرد بە نوێژکردن و عیبادەت و خواپەرستی، وازم لە عارە خواردن هێنا، وازم لە خراپە هێنا. خێزانەکەشم زۆر ئافرەتێکی چاک بوو، بەردەوام نەسیحەتی دەکردم عارەق مەخۆ، خراپە مەکە. گەڕامەوە بۆ لای خوا، یەکێک لە هاوڕێکانی دەڵێ سوێن بەخوا، ئەم پیاوە هەر ئیش و کارێکی هەبوایە، کاتی نوێژ بەهاتە ئیش و کارەکەی واز لێ دەهێنا و دەهات بۆ مزگەوت. جارێ بە ڕێگایەکە ئەڕۆژ کە بانگی ئەدا سیارەکەی لای مزگەوتێکە ئەوەسان و نوێژەکەی دەکرد. ئێستا ڕۆژانە لە بازاڕ دوکاندارەکان زۆربەیان نوێژەکە لە ناو دوکانەکە ئەکەن. هەی نەک بەتی بەدبەخت، پارە بۆ زاوە بوو کۆکەیتەوە، پارە بۆ کێ کۆکەیتەوە؟ تۆ پیاو لە ناو دوکانە بۆ نوێژەکەی، بۆ لە ماڵەوە نوێژەکەیت. ئەگەر عوزرێکت نییە بەداخەوە باوەشمان کردو بە دنیادا شەرم لەخوا ناکەین. خوای گەورە دەفەرمێ وەرن بۆ مزگەوت لە ڕێی بانگدارەکانەوە، ئێمە بە قسەی ناکەین. یا ڕەبی خوای لە گوناحکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. ڕوودەکەین ئەو کەسانەی کە نوێژ ناکەن لە خوشک و براکانمان، ڕوودەکەین ئەو کەسانەی کە نوێژەکانیان بە نوقسانی دەکەین، دەڵێن باشە فڵان کەس خوشکەکەم، براکەم، چی دوژمنایەتیەکت وەالعیاذ بیلا لەگەڵ خوادا هەیە نوێژی بۆ ناکەی؟ بۆچی ڕقت لە خوایە؟
خوا چی خراپێکی بەرامبەر بە تۆ کردووە، چی زوڵمێکی لە تۆ کردووە کە تۆ ئامادەنی سەژدەی بۆ بەری، تۆ ئامادەنی بەندەیەتی خۆت بسەلمێنی بۆ پەروەردگارت. باشە بۆ عیبادەتی بۆ ناکەی؟ چ شتێکی خوای گەورە تۆی تووڕە کردووە کە عیبادەتی بۆ نەکەی؟ بۆچی تووڕە بوویتە؟ بۆ ئامادەنی لاشەی خۆت بۆ خوا سەرف بکەی. باشە شەرم ناکەی لە 24 سەعات ناتوانی 2 سەعات بۆ خوا دابنی، 3 سەعات بۆ خوا دابنی، باقیەکەی بۆ شەیتان و بۆ نەفسی خۆت، بۆ لاشەی خۆت. شەرم ناکەی لە خوا؟ یەکێ پیاوچاکان دەفەرمێ وەڵڵاهی گەشتم بە قەومێک لە سەحابە و لە تابعین و دوای تابعینەکان، وەڵڵاهی لە تاریکی شەودا شەرمیان لە خوا دەکرد کە زۆر بخەون، هەر لە شەودا شەرمیانەکرد تا بیانی بخەون. ئێمە چۆن هەتا بیانی بخەوین؟ دەیان فەرموو ئێمە مردن لە پێشمانە، قیامەت لە پێشمانە، چۆن هەتا بەیانی بخەوین؟ تۆ ئەوان شەرمیانەکرد شەو نوێژ نەکەن، تۆ شەرم ناکەی لە خوا نوێژی فەرز ناکەی، لە نوێژە فەرزەکانە خەمساردی، تووڕەبی، بێتاقەت بی، موسیبەتێکە توش بێ هەر نوێژ ناکەی. باشە خۆشەویستی تۆ بۆ خوا کووە؟ شەرمکردن لە خوا زۆر گرنگە، کە ئینسان شەرمی لە خوا کرد گۆڕانکاری بەسەر ژیانیدا دێ. واللهی لە ئینسانی نوێژنەکەر سپڵەتر و بێوەفاتر نییە، زۆر سپڵەیە، زۆر بێوەفایە. خوای گەورە دەفەرمێ قوتیل الئینسان ما ئەکفەڕە، ئەی ئینسان بە کوشت بچی. باشە بۆ ئەوەندە بێوەفای، بۆ ئەوەندە سپڵەی، بۆ هیچ لەبەر چاو نییە مرۆڤێک لە دنیادا چاکەیەک بەرامبەرەکە خۆت بە قەرزار و شەرمەزاری دەزانی. باشە خوا ئەم هەموو ناز و نعمەتەی پێ بەخشیوی، خۆت بە شەرمەزاری لای خوا نازانی؟ چاوەکانت بای چەند دەفتەرە، بای چەند دەفتەرە، گورچیلت، دڵت نازانم کوێت، بۆ شەرم لە خوا ناکەی؟ بۆ لە خوا ناترسی؟ بۆ بە خۆتان ناچتەوە ئین الئینسان لڕەبیه لەکەنوود. خوای گەورە دەفەرمێ ئینسان بەرامبەر بە پەروەردگاری سپڵە و بێوەفایە، بەڵام بەرامبەر بە مرۆڤەکان وان نییە. لەبەر چاوێتی فڵانکەس چاکەی لەگەڵا کردووم، ئەی خوای گەورە چاکەی لەگەڵ تۆ نەکردووە، تۆ لەبەر چاوت نییە؟ ئەوەندە متەکەبیری ناتوانی سەجدە بۆ خوا بەری؟ وا دەزانی نامریت. باشە ئەگە تۆ 100 ساڵ بژیت، 100 ساڵ، دوای 100 ساڵەکە بۆ کوێچی؟ دوای 100ەکە بۆ کوێ؟ هەر مردن نییە؟ ئەی باشە دوای 100 ساڵەکە هەر ناڕۆی بۆ محاسەبەی قیامەتت؟ بۆ ڕەسەیری مێژووکە کاتی خۆی خەڵک فەقیر و هەژار بووە، هەر لە سەردەمی باو باپیری ئێمەدا خەڵکی جلی خامی لەبەر دەکرد، خامیانەکرە جل و بەرگ. چەندها کەس هەبوونە کفریان دزیوە، کفن دز بوونە، کفنەکەیان لە مردووەکە کردوتەوە فڕۆشتویانە. زۆرێک لەوانە کە تۆبەیان کردو گەڕانەوە بۆ لای خوا، دەڵێن زۆرێک لە کەسەکان کە مردوونە ناژراون بۆ شەوەکە یا بۆ بەیانەکەی چوونەتە سەری قەبرەکە، ئێمە هەڵداوەتە سێکن ڕووی لە قیبلە وەرگەڕاوە. نەعوذ بالله. تۆ لە دنیادا ڕوو لە قیبلە ناکەی، ڕوو لە خوا ناکەی، ناترسی لە قەبرەکەدا خوا ڕوت لە قیبلە وەرگەڕێنە، چونکە تۆ شایستەی ئەوە نیت ڕوت لە قیبلە بێ. چەندەها کەسمان هەڵداوەتە قەبرەکەی پشتی لە قیبلە بووە، ڕۆژی پێشوو یا شەوەکەی نێژراوە ڕووی لە قیبلە بووە. ئەوە بەروبوومی تاوانە. بۆ نوێژ ناکەی؟ بۆ کەمتەر خەم و خەمساردی لە نوێژەکانتدا تۆبە بکە بگەڕێرە بۆ لای خوا، دڵنیا بە ڕۆژێکی سەخت لە پێشمانە، ڕۆژێک لە پێشمانە بە ڕوت و قوتی حەشر دەکرین. دەی با بە خۆمان دابچینەوە. ئەگەر خوای گەورەتان خۆشەوێ، ئەگەر شەرم لە خوا دەکەن و لێی دەترسن خوشکەکانم، براکانم، بگەڕێنەوە بۆ لای خوا. لەمەولا خۆت لە نوێژنەکەری بپارێزە، با لە ڕۆژی قیامەتە وەڵڵاهی ئینسانی ئیماندار ئەگەر بەڕاستی تۆبە بکە 50 ساڵ 100 ساڵ بژی یەک نوێژی نەفوتی. بەڵام ئینسان تۆبەکەی درۆی نەبوو، ڕاستەقینە نەبوو، نوێژەکانی بەلاو چەپ و ڕاستا دەفەوتێنێ. لە ڕۆژی قیامەتە لای خۆ شەرمەزارە بی ئەگەر خۆت باش نەکەی، دڵنیا بە لە محاسبەی خوا. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ لە نوێژە ڕزگاری نەبێ تیاچێت، فقط خابە وەخەسیرە. ئەوەی لە محاسبەی نوێژ ڕزگاری نەبێ و کەمتەر خەم بێ خەسارەتمەندە و دۆڕانوویەتی. جا ئەمڕۆ زیندوی پێت خۆشە بیبیتەوە یا بیدۆڕێنی؟ ئەگە پێت خۆشە بیبیتەوە ئاگا لە نوێژەکانت بێ، لەبەر هیچ شتێک مەیفەوتێنە، نە لەبەر کەسابەت، نە لەبەر دنیا، نە لەبەر هیچ شتێکی تر.
اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه شفای نەخۆشەکان من بدەی خوایان هیدایەتی خوشکوراکان من بدەی خوایان ئەو کەسانی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی دەردەدارن خواه شیفایان بدەی ئەوانەی کێشە و مشکلانە بۆیان حەڵکەی بۆیان ئاسانکەی ئەوانەی خوایان قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی منداڵیان منداڵەکانیان ساڵحکەی خوایان ئەوانەی منداڵیان منداڵی باشیان پێبەخشی خوایان هێمنی و ئارامی وڵاتەکەشمان بپارێزی لە شەڕی دوژمنان و ناحەزان بە دوورمانکەی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين